چاوتان لێوێ مناڵە عزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. من دووبارە گەڕامەوە لاتان لە پرۆگرامێکی نوێ. بۆ ئەم پرۆگراماش من وێنەیەک و کارێکی دەستی نوێم بۆ ئێوە ئامادە کردووە کە بە هیوام و هیوادارم لە سەرەتاوەکو تاوەکو کۆتایی پرۆگرامەکە لەگەڵما بن و بەجێم مەهێڵن. من ئێوەم زۆر خۆشەوە. هیوادارم ئێوەش منتان خۆش بێ و بەجێم مەهێڵن بۆ ئەوەی فێری وێنە و کاری دەستی جۆراوجۆر و شتی تازە بن. باشە شتەکانیشتان ئامادەکەن کە دەستەکانتان بێنن، پێنووس و کاغەز و کەتیرە و هەموو ئەو شتانی کە پێویستمانە لە پرۆگرامەکەمانە بیهێنن و با دەست پێ بکەین. من بۆ ئەمڕۆ وێنەی پەپولەیەکی زۆر جوانم بۆ ئامادە کردوون. ئێستا پێتانەڵێم کە چۆن دروستیەکەین. وەگەزانن هەمیشە پێم وتون کەرەستەکانمان بریتیە لە پێنووسی ڕەنگاوڕەنگ و کاغەز. لێرە کاغەزێکی سپی بەکارێنین. باشە هەروەها لەگەڵ ماجیکێکی ڕەش، پێنووسێکی ڕەنگی ڕەساسی تاوەکو وێنەکەی پێ بکێشین. چی ئەکەین؟ ئێستا پێتانەڵێم. سەرەتا لێرە گوڵێکی زۆر جوانەکێشین. جا ئێستا پێمەڵێن تۆتە وێنەی پەپولە ئەکێشین. ئێستا بۆ بوو بە گوڵ. جایەوە زانن کە پەپولە یەکێکە لەو باڵدارە جوانانەی کە هەمیشە بەسەر گوڵەکانەوەیە. بۆیە پێویستەکە هەر کاتێک کە پەپولەمان بینی گوڵمان بیر بکەوێتەوە، گوڵیشمان بینی پەپولەمان بیر بکەوێتەوە. ئەمجا ئێستا وێنەی گوڵەکە و پەپولەکەش پێکەوە ئەکێشین. لێرەیە تەنها قەدی گوڵەکانە کێشین. من لێرەیە پێویستم بە قەڵەمێکی ڕەنگی قاوەیی هەیە بۆ ئەوەی ئەو هێڵە ڕەساسیکە کێشاومە بە قاوەی دووبارە بەسەریا بێمەوە بەم شێوازە. جا پەپولە یەکێکە لەو باڵدارانەی کە زۆر جوانە و جۆرەها شێوازی هەیە کە هەر شێوازە و باڵەکەی ڕەنگێکە یاوە خۆت نەخشێکە. جا بۆ ئێوە ئەگەر پەپولەتان بینی نەکەن ئازاری بن. باشە چکە پەپولە زۆر بێ زیانە. یەکێکە لەو باڵدارانەی کە هەرگیز ئازاری مرۆڤەکان نایەت. بۆیە پێویستەکە ئێمەش ئازاری ئەو نەین. و هەروەها لە بیرتان نەچێ گوڵەکانیش نەکەن گوڵەکان لێ بکەنەوە. باشە چکەگەر تۆ بێت و گوڵەکە لێ بکەیتەوە گوڵەکە ئەمرێ. بۆیە لە دوورەوە سێری گوڵەکە بکە. ئەگەر بۆنی هەبوو ئەتوانی بۆنی بکەی، بەڵام ئازاری گوڵەکەشمەیە و ئازاری پەپولەکەشمەیە. لێرە وەکە بینن قەدی گوڵەکەمان دروست کردووە. پاشان هەر بە ڕەنگە قاوەیەکە ڕەنگیەکەی بە هەمان شێوە قەدەکانی تریش ئێوازانن وێنەی گەڵا بکێشن وایە. بینیتان چۆن کێشام خەتێکی بچووکەکەم و پاشان بەم شێوازە گەڵا جوانەکەم بۆ دروستە بێ. و دواتر پێویستمان بە چی ئەبێ؟ پێویستمان بە کۆمەڵێک ڕەنگی جوان ئەبێت بۆی کە گوڵەکەی پێڕێم بکەین. ڕەنگی سوور، هەروەها ڕەنگی پەمەیی، هەروەها پرتەقاڵیەکی زۆر جوان و چیتر مۆر زۆر جوانە. چیەکەین؟
ئەو گوڵە جوانانەی کە کێشاومانە ڕەنگەکەین. با لێرە من ئەم گوڵە ڕەنگی مۆر بکەم. ئەوازانن چه گوڵێک ڕەنگی مۆرە؟ دڵنیام ئەزانن و زیرەکەن گوڵی لاڤندەر یەکێکە لەو گوڵانەی کە ڕەنگەکەی مۆرێکی زۆر جوانە. بۆیە من ئەم گوڵە جوانم بە ڕەنگی مۆر ڕەنگەکە. و ئەگەر حەزیشتان کرد ئەتوانن پەڕی گوڵەکانتان ڕەنگاوڕەنگ بکەن. ڕاستە ئێمە لە سروشتا گوڵی ڕەنگاوڕەنگمان نییە کە گوڵێک بێت و هەر پەڕی ڕەنگێک بێ، بەڵام بۆ جوانترکردنی وێنەکانی خۆتان ئەگەر حەستان کرد ئەتوانن بەو شێوازە ڕەنگی بکەن. من ئێستا ئەم گوڵەتان بە ڕەنگاوڕەنگ بۆ ڕەنگەکەم. ئەگەر سەرنجتان نابێت پەڕی گوڵەکان دانەیەکم بە بچووکی کێشاوە و دانەیەکم بە گەورەی کێشاوە، چونکە پەڕی گوڵەکان هەندێک جار دانەیەکیان بچووکە و دانەیەکیان گەورەیە. ئەم ڕەنگی مۆر کرد، پاشان ڕەنگی پرتەقاڵەیەکی زۆر جوانیش بەکارهێنم. جا پێم نەڵێن پەپولەکەی لەبیر چووە، پەپولەکەشم لەبیر نەچووە، ئێستا وەشتان بۆ دروست دەکەم. با گوڵە جوانەکانمان ڕەنگ بکەین، پاشان پەپولەیەکی زۆر جوانیشە کێشین لەسەری. پاشان کە ڕەنگکردنی گوڵەکانمان تەواو بوو، چیمان پێویستە؟ ماجیکێکی ڕەنگی قاوەییمان پێویستە بۆ ئەوەی کە دەست بکەین بە کێشانی وێنەی پەپولەکە. ئێستا پەپولەکەشتان بۆ دروست دەکەم. سەرەتا چیەکەین؟ بازنەیەکی بچووکە کێشین، هەروەها بازنەیەکی تر، دانەیەکی تر، بازنەیەکی تریش. لێرە 5 بازنەمان کێشاوە، ئەمە ئەبێت بە لاشەی پەپولە جوانەکەمان. لێرەیە دەموچاوی پەپولەکە پێ ئەکەنێ. دواتر چیمان پێویستە؟ ڕەنگی پەمەیی، هەروەها سوور و هەروەها مۆر بۆ ئەوەی کە باڵی پەپولەکەی پێڕەنگ بکەین. سەرەتا پێشەوەی کە باڵی پەپولەکە دروست بکەین، پێویستە کە ئەم بەشەی ئێرە کە ماوە بە ڕەنگی قاوەیی ڕەنگ بکەین. و پاشان دەستەکەین بە ڕەنگکردنی باڵی پەپولەکە و هەروەها دروستکردنی باڵی پەپولەکەمان. کە ئەمەمان تەواو کرد، هەر بە ماجیکە ڕەنگە قاوەیەکەمان باڵی پەپولەکەمانە کێشین. لێرەیە باڵی پەپولەکەمان ئەتوانین ڕەنگ بکەین، چ ڕەنگێک بەکاربێنین، با ڕەنگی مۆر بەکاربێنین بۆ ئەم بەشە.
دواتر کە باڵی پەپولەکەمان تەواو بوو یان چی ئەکەین ئەو گوڵانەی کە کێشاومانە لە بەشی خوارەوە گیایەکی سەوزی جوانی بۆ زیادەکەین چونکە ئێوە ئەزانن کە گوڵەکان هەمیشە لە ناو باخچە جوانەکانن و باخچەش پێکاتوە لە گیا لە درەخت هەروەها لە گوڵ لە پەپولەی جوان لێرەیە بەم شێوازە گیاکە دروستەکەین و بەکارهێنانی چەند هێڵێک ئەتوانین گیاکە دروست بکەین و ئاگادار بن لێرەیە هیچ کێشەیەک نییە ئەگەر هاتو هێڵەکەتان بەسەر گوڵەکەیا بێت چونکە ئێمە گوڵەکانمان لە ناو گیاکەوە دروستەکەین بۆیە لێرەیە هیچ کێشە نابێت ئەگەر ڕەنگەکان بەسەر یەکەوە بن هەر بەم شێوازە ئەو گیایەی کە دەستمان پێکرد بوو بەردەوامە بین هەتا کۆتایی دواتر چیەکەین هەر بەو قەڵەمە سەوزەی کە پێمانە ناو گەڵاکانمان بە ڕەنگێکی سەوزی کاڵی زۆر جوان ڕەنگەکەین لێرەیە هاتینە کۆتایی لە چی لە دروستکردنی وێنەی ئەو پەپولە جوانەی کە بۆم دانابوون بڕگەی یەکەمیشمان بەم شێوەیە کۆتایی هاو بینیتان کە چۆن دروستم کرد پێویستمان بە چەند کەرەستەیەک بوو بۆ کێشانی وێنەی پەپولەیەکی زۆر جوان لە ناو باخچە و گوڵگوڵزارێکی زۆر جوانە بڕگەی یەکەمان بەم شێوەیە کۆتایی هاو لەگەڵ ما بن و بەجەمە هێڵن تا بڕگەی دووەمان کە کاری دەستیە فەرموون دووبارە سڵاوتان لێوێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم گەڕامەوە لاتان لە بڕگەی دووەمە وەک هەمیشە ئەزانن کە بڕگەی دووەمان کاری دەستیە بن بۆ ئەمڕۆ کارێکی دەستی زۆر جوانم بۆ ئامادەکردوون کە دروستکردنی بووکی دەریایە بووکی دەریا زانن چیە ئێوە ئاژەڵێکی ئاوی زۆر جوانە بۆیە من بۆ ئەمڕۆ بۆتان دروست دەکەم بە بەکارهێنانی چەند کاغەزێکی ڕەنگاوڕنگ لەگەڵ چەند پێنووسێکی ڕەنگاوڕنگ چی ئەکەین پێویستمان بە کاغەزێکە بێ لە هەر ڕەنگێک کە ئێوە حەستان لێبێت بەم شێوازە ئامادەیەکەین کە من پێشتر ئامادەم کردووە بۆتان بەڵام پێتان بڵێم کە شێوازی دروستکردنەکەی چۆنە ئەو کاغەزەی کە هاتانە لە بەردەستانە وەکو لولەی گڵۆبڕۆژەی لێەکەین بەم شێوازە تاوەکو وەکو شێوەی هەڕەمێکی لێت بەم شێوازە لولیەکەین تاوەکو ئەمەی لێ دەرەچێ دواتر چی ئەکەین دواتر ئەم بەشە زیادەی کەم هەیەی بە مەقەستێک ئەیبڕین لێرەوە بە شێوەی بازنەیی ئەو بەشە زیادەیە هەمووی ئەبڕین تاوەکو ئاوای هی لێت جا من لێرەیە کەمێک بچووکتری ئەکەمەوە بۆتان بۆیە زیاتری لێ بڕم بینیتان کە چی لێ هاو بەم شێوەیە سێگۆشەیەکی لێ دەرچوو ئەم باشەمان پێویست نییە ئێوازانن کە هەموو ئاژەڵە ئاویەکان بێگومان لە ناو ئاوا ئەژین بۆیە کاغەزێکی ڕەنگی شینمان پێویستە کە ئەمەی لەسەردا ئەنێ بەچی بێگومان بە کەتیرێک بە کاغەزە شینەکەی ئەنووسێنی لێرەیە لە ناوەڕاستی پەڕەکەی دائەنێن وەک هەمیشە کەمێک چاوەڕێە بین تاوەکو هەموو بەشەکانی پێوە ئەنووسێت
دواتر پێویستمان بە ماجیک ئەبێت بۆ دووکێشانی دەم و چاوێکی زۆر جوان لەسەر ئەو بووکە جوانی ناو دەریا. لێرە وەک هەمیشە دەم و چاوێکی زۆر جوانیان بۆ کێشین. بێگومان بوو کە دەریایەکەمان دڵی خۆشە و پێکەنێ. جا چی ئەکەین دوای ئەوە؟ بووکی دەریا شێوازەکەی بازنەیەکی خڕە و پاشان لە بەشی خوارەوەی وەکو ڕیشاڵێکی هەیە. بۆ ئێمە بە ڕەنگاوڕەنگی ئەو ڕیشاڵە جوانانە کێشین کە چەند ڕەنگێک بەکارەهێنین. ئێستا من پێتان ئەڵێم کە چۆن دروستیەکەین. ڕەنگی پەمەیی هەروەها شینمان پێویستە بێ لەگەڵ پرتەقاڵی هەروەها سووریش بەکارەهێنین. لە بەشی خوارەوە ئاوا ڕیشاڵی بووکە دەریایە جوانەکەمان ئەکێشین. جا خۆی بووکی دەریا ڕیشاڵەکانی یەک ڕەنگە، بەڵام من لەبەر ئێوە بۆی کە وێنەکەتان جوانتر بێ بە ڕەنگاوڕەنگ بۆتان ئەکێشم. بووکێکی دەریایی زۆر جوانمان دروست کرد و بەکارهێنانی چەند کاغەزێکی ڕەنگاوڕەنگ هەروەها چەند پێنووسێکی ڕەنگاوڕەنگ. لێرە کارەدەستیەکەشمان کۆتایی هاو بووکێکی دەریایی زۆر جوانمان بۆ دەرچوو. بینیتان کە چۆن دروستم کرد، لە سەرەتاوە تا کۆتایی دڵنیام لەگەڵ ما بوون و بینیوتانە کە چۆنم دروست کردووە. کاری دەستی ئەمڕۆژمان بەم شێوەیە کۆتایی هاو. هەتا بەرنامەیەکی تر کارێک و وێنەیەکی تر من بەخواتان ئەسپێرم. هیوادارم هەمیشە باش و تەندروست باش بن و لەگەڵ ما بن و بەجێ مەهێڵن لە بەرنامەکانی داهاتووە بۆ ئەوەی زیاتر و زیاتر فێری وێنەکێشان و کاری دەستی بن. من بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.